کە سوکار و دۆست و خزمانی مامۆستا ئارامن لە پێنجێنەوە هاتوونەتە گوندی گۆبتەپە بۆ سوپاس و پێزانینی دانیشتوانی گوندەکە و دەوروبەری کە لە ماوەی ئەو 5 ڕۆژەی بە دوایی تەرمی خنکاوی کوڕەکەیاندا بوون لە ئاوی زێی بچووک دانیشتوانی ئەو سنوورە هاوکاریان بوون. ئێمە وەکو یەکەی ئیداری وەکو خەڵکی گۆبتەپە سەردانی پرسەکەمان کرد ئەوەی لەوێ بۆ ئێمە کرا ئەو پێشوازی و مەراسیم و ڕێزلێنانی کە لەوێ لە خزمەت ئێمەیا بوون قەرزارباریان کردین کە ئێمە بتوانین لە خزمەتیان نابین جارێکیکە بۆی ئەوان داوایان کرد بێنە سنوورەکەی ئێمە و ڕێزێنان بدەنە ئەو تیمی مەلەوانی و غەواسانەی و خەڵکانی کە هاوکار بوونە لێرانە و بەدەمیانەوە بوونە لە ماوەی 5 ڕۆژ گەڕان بە دوای تیمی مامۆستا ئارامە بە دوای تەرمی مامۆستا ئارامە پیان خۆش لێرە لە مەراسیمەکە ڕێزێنانیان بدرێتێ ئێمە لێرە پێشوازیمان لێکردن ئەمە ڕێز و وەفا و لە خۆبردووی خەڵکی پێنجێنە کە دەرحەق بە و چاک و پیاوەتی بەرامبەریان کراوەکە ئێمە ئەرکی خۆمانە. من ئەڵێم بەڕاستی مامۆستا ئارام بوو بە پەیامێکی خۆشەویستی بۆ هەمومان بوو بە پەیامێ بۆ ناسینی ئەم خەڵکە خۆشەویستەی کە ئەمڕۆکە لێرە من لەو پێش ڕەنگە هەرگیز بە خەیاڵیشمان نەهات من نەمدی بوون. بەڕاستی مامۆستا ئارام منی لە خەو خەبەر کردەوە. مامۆستا ئارام بوو بە پەیامێکی خۆشەویستی بۆ هەموو خەڵکی ئەم دەڤەرە و ئێمە. مامۆستا ئارام خەڵکی بە ئەگەر بە پارە ئەم شتە بکرایە من هەرگیزەوە بە پارە ناخەمڵێ نییە. مامۆستا ئارام بوو بە شتێک بۆ من ئەوە زانتم هەر نەمردووە چونکی من ئەم خەڵکە خۆشەویستەم ناسی. مامۆستایانی ئاینی پێنجێنوێ ڕایسوپاسی خەڵکی گۆبتەپە و دەوروبەری ئەم جۆرە لە ڕوحی هاوکاری و بەدەمەوە چوونە بە نەریتێکی جوانی کۆمەڵگەی کوردەواری ناو دەبن. بەرپرسی ئەنجومەنی پێنجێنی کۆمەڵی دادگەریش هەوڵەکانی دانیشتوانی ئەو گوندانە و سنووری گۆبتەپە بۆ هاوکاری و کەسانەی تووشی ڕووداوی هاوشێوە دەبن بەرز دەنرخێنێت. خواهي پروردگار فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا هدفي أم آيني بيروزي سامه روية زور جار يعني لواني خلقاني كبير ليمان تيغن أجينا إما أبو بيش أمارجة لهمو ساتو كاتكا أو يكتري ناسي وتبايو بيكو ويمان هرب بوايا بەڵام کۆچی ئەم برابەرە زەمان زیاتر هۆکارەکەی گەڕێتەوە بۆچی فەرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە دووری خوای لەسەر بێ ئەفەرمێ هەر کەسێک خوای پەروەردگار خۆشەویست جارڕەدا بەناو خەڵکە کە خەڵک خۆشتان بێ خۆشەویستی کاکە ئارامیش بوو بە بەرهەمێک ڕژا بەسەر هەم خەڵکی پێنجێن و خەڵکی ئەم دەڤەرێش بۆیە لە حەقیقەتان نرخاندنێکی زۆرمان هەیە بە تایبەتیش ئێمە بە تەواوی خەڵکی پێنجێن و بە تایبەتی تر ئێمە وەکو ئەنجومەنی پێنجێنی کۆمەڵ هەر لە سەرەتای ڕووداوەکەەوە سپاس بۆ خواتوانیمان لە خزمەتی ئەو بنەماڵە بەڕێزا بین و کە هاتیشینە ئێرە لە ڕاستیا خەمخۆریەکی زۆرمان بینی لەم خەڵکەی ئێرە چونکە شەو ڕۆژیان خستە سەر یەک هەر ئەوەش بوو کە لە ڕاستیا سەلماندیان کە ئێمە خەمخۆری هەموو خەڵکێکین بێجیاوازی سپاس بۆخوا ئەم کارە مرۆڤانەیە لە ناو ئێمەیە بەردەوامی هەیە و ئینشاءڵڵا هیچ کارەساتێکی وا ڕوونادا ئێمە بە بەردەوامی لە خەمی ئەو کەسانەیان ئەو میوانانیان کە دێنە ئێرە کارەساتیان لێ ڕۆدا و دایما بە بەردەوامی ڕێنماییشیانەکەین کە ئەم شوێنانەی ئێمە جیاوازە لەو شوێنانەی ئێوە نزیک مەکەونەوە لەوەی کە مەلەوانی تیا بگەن. 15 مانگی ڕابردوو ئارام محەممەدی 25 ساڵ پیشەی مامۆستا دانیشتوو خەڵکی شارۆچکەی پێنجێن دوای ئەوەی بە گەشتێکی خێزانی ڕوو لە سەیرانگای بۆگد لە سنووری قەزای کۆیە کرد لە کاتی مەلەدا لە ئاوی زێی بچوو خنکە دوای 5 ڕۆژ و بە هاوکاری تیمەکانی مەلەوانی و دانیشتوانی گوندەکانی گۆبتەپە و دەوروبەری زێی بچووک تەرمەکەی دۆزرایەوە. چیانووری کەناڵی پەیام گوندی گۆبتەپە.